سڵاوتان لێبێتۆم کاتتان باش باوکی بەشدار بوومان کاکە محەممەد فەرمون خۆتان بناسێنن. من سعدوڵڵا باوکی محەممەد کێکێک بوو لەو قوتابیانەی کە لەگەڵتان لە ماوەی هەفتەی ڕابردوودا بەشدار بووە لە قوتابخانەی ئۆنلاین. باوکی کاکە محەممەد چەندێ هەست ئەەکەی کا محەممەدیان جیاوازتر بووە لە پێشووتر و ئەم ماوەیە چەند هەست بە گۆڕانکاری ئەەکەی کا ڕووی یابێت لە ڕووی فێربوونی. وڵای الحەمدوللا یعنی ئیستیفادێکی زۆر باشی کردووە بە تایبەت لە کاتێک خوێندنەوەیە پێشتر لەوانەیە تێری خوێند بیتەوە بەڵام ئەوها یعنی بە بەردەوام نەبووە. ئێستا الحەمدوللا یعنی ئێستاوای لێ هاتووە هەموو ڕۆژێک بەیانیەکان زووکە هەڵدەستەوە دەست بە خوێندنەوەی کتێب دەکاتن، یعنی لایانی کەم ڕۆژانەش لەوانەیە 50 لاپەڕە بخوێنێتەوە. الحەمدوللیلا. چ شتێک زۆر سەرنجی تۆی ڕاکێشتووە و بۆتە خاڵێکی گۆڕانکاری لە کاکە محەممەدا؟ وڵای لە ئەوەی هەڵسوکەوتوانەیە لەگەم براکانەوانی هە زۆر الحەمدوللا باش بووە، ئەوانەی ینی زیاتر بووە بڵێن هەڵسوکەوتوانەی زۆر باشتر بووە تەعاملی لەگەڵ داچشی هە زۆر یعنی باشتر بووە. الحەمدوللا بە خۆشی زۆر نەرمونیانە بەڵام الحەمدوللا ئێستا زۆر باشتر. باوکی محەممەد چەند محەممەد بە پەرۆژ بوو بۆوانە و دەرسەکان چەند حەزی ئەکرد کە زووتر ئامادە بێ و چەندێ هەستەکەی ئاسوودە بوو لەگەڵمانە لە کاتی وانەکانە؟ واللهی ئەوزە لە ئەوە یەک ڕاستی سەرەتاکەی هەفتەی یەکەمی زۆرەوە بوو، یعنی دەیگو پێم ناکرێت. ئەم گوتم نەخێر، گوتم پێ دەکرێتن زیاتریش لەبەرەوەی ڕاستی ئەو تااقەتەی تێدا هەبوو. گوتم بەس دەبی بەردەوام بێ. زۆر ئەوەم کرد قسەم لەگەڵی کرد الحەمدوللا دواتر یعنی هەموو ڕۆژ بەیانەکەی کە هەڵدەستا نانی بەیانی ڕاستی زۆری دەی خوارد و دەستی بە وانەکانی دەکرد. لە کاتی ئەوشە ینی لە وادەکانی زۆر یعنی ڕۆژی وا هەبووە لەوانەی سەفەر و ئەوانەی هەبووە لەگە برادر ئەوانە یعنی برادری بیان گوت بە دێمە دەرویان دەچین پیاسەیەک دەکەین دەیگۆ ئەم مەجالم ناتوانم بێن بۆ ئەوەی لەبەرەوەی دەرسم. سڵاوتان لێبێتۆم کاتتان باش باوکی بەشدار بوومان کاکە محەممەد فەرمون خۆتان بناسێنن. سعدوڵڵا باوکی محەممەد کێکێک بوو لەو قوتابیانەی کە لەگەڵتان لە ماوەی هەفتەی ڕابردوودا بەشدار بووە لە قوتابخانەی ئۆنلاین. باوکی کاکە محەممەد چەندێ هەست ئەەکەی کا محەممەدیان جیاوازتر بووە لە پێشووتر و ئەم ماوەیە چەند هەست بە گۆڕانکاری ئەەکەی کا ڕووی یابێت لە ڕووی فێربوونی. وڵای الحەمدوللا یعنی ئیستیفادێکی زۆر باشی کردووە بە تایبەت لە کاتێک خوێندنەوەیە پێشتر لەوانەیە تێری خوێند بیتەوە بەڵام ئەوها یعنی بە بەردەوام نەبووە. ئێستا الحەمدوللا یعنی ئێستاوای لێ هاتووە هەموو ڕۆژێک بەیانیەکان زووکە هەڵدەستەوە دەست بە خوێندنەوەی کتێب دەکاتن، یعنی لایانی کەم ڕۆژانەش لەوانەیە 50 لاپەڕە بخوێنێتەوە. الحەمدوللیلا. چ شتێک زۆر سەرنجی تۆی ڕاکێشتووە و بۆتە خاڵێکی گۆڕانکاری لە کاکە محەممەدا؟ وڵای لە ئەوەی هەڵسوکەوتوانەیە لەگەم براکانەوانی هە زۆر الحەمدوللا باش بووە و ئەوانی ترشی ڕاستی خۆشی بڵێن قوتابی و ئەوانە لە دەرس و ئەوانەی بڵێن دەرسی ئەوەی ژیار بە پەروەردە و گەشە پێدانی مرۆیی هەیە لەوێ هەر بە خۆش قوتابیە هەفتەی 4 ڕۆژ دەچن تقریباً بە شەو دەچن و الحەمدوللا یعنی زۆر ئەوانەی ینی زیاتر بووە بڵێن هەڵسوکەوتوانەی زۆر باشتر بووە تەعاملی لەگەڵ داچشی هە زۆر یعنی باشتر بووە. الحەمدوللا بە خۆشی زۆر نەرمونیانە بەڵام الحەمدوللا ئێستا زۆر باشتر. باوکی محەممەد چەند محەممەد بە پەرۆژ بوو بۆوانە و دەرسەکان چەند حەزی ئەکرد کە زووتر ئامادە بێ و چەندێ هەستەکەی ئاسوودە بوو لەگەڵمانە لە کاتی وانەکانە؟ واللهی ئەوزە لە ئەوە یەک ڕاستی سەرەتاکەی هەفتەی یەکەمی زۆرەوە بوو، یعنی دەیگو پێم ناکرێت. ئەم گوتم نەخێر، گوتم پێ دەکرێتن زیاتریش لەبەرەوەی ڕاستی ئەو تااقەتەی تێدا هەبوو. گوتم بەس دەبی بەردەوام بێ. زۆر ئەوەم کرد قسەم لەگەڵی کرد الحەمدوللا دواتر یعنی هەموو ڕۆژ بەیانەکەی کە هەڵدەستا نانی بەیانی ڕاستی زۆری دەی خوارد و دەستی بە وانەکانی دەکرد.
لە کاتی ئەوشە ینی لەوادەکانی زۆر یعنی ڕۆژی وا هەبووە لەوانەی سەفەر و ئەوانەی هەبووە لەگە برادر ئەوانە یعنی برادری بیان گوت بە دێمە دەرویان دەچین پیاسەیەک دەکەین دەیگۆ ئەم مەجالم ناتوانم بێن بۆ ئەوەی لەبەرەوەی دەرسم. بەڵێ باوکی محەممەد تا چەند لە ئات چاوەڕوانی تۆیە بوو دەورەکەی ئێمە چکە بەڕاستی پێشتر لەوانەیە ئێوە وەکو ڕێکلامەکەتان بینی بێ زانیاریەکانتان خوێندبێتەوە ئایا لە ئاستی چاوەڕوانی ئێوەیە بوو کۆرسەکە و توانستی مامۆستاکان و لایەنی فێرکردنی قوتابیەکانیان؟ وڵای ئەلحەمدوللا یعنی کە پێشتریش ئەوم دیتە بوو بڵێین دیعایە ئەو شتانەمان دیتە بوو لە ئەوەی ڕوان بەو شتە هەبوو ڕواشم هەبوو لەبەوەی کە تەڵەبەکان ینی دەتوانن ئەو تموحەی هەیەە بەدەستی بێنن لە کاتی بڵێین بەشداریکردیان لە ئەوە چکە ڕاستی ئەوەی مێشکۆوانە زۆر زۆر گرینگە بۆ قوتابی یعنی هەموو قوتابێک ڕاستی زۆر زۆر گرینگە کە بەشداری لە خولیوا بکاتن. الحەمدوللا لە تموحەوەیدا هەبووم زیاتریش ینی دەمزانی دەتوانیت و دەتوان ینی ئیسیفادەی زۆر زۆریشی دەبیتن بۆی الحەمدوللا ئێستا پێی کە ئەوە بووە زۆر زۆر پێم خۆشە کە توانیوێتی یعنی بە سەرکەوتووی ئەو خولەتەوە بکاتن بەبێ دابڕانیش. ئەتوانن پێمان بڵێن شێوازی ئاشنایی ئێوە لەگەڵ ئاوات ئەکادیمی و بە تایبەتتر لەگەڵ کۆرسی چالاکردنەوەی مێشک بەشی بنەڕەتی چۆن بوو؟ ڕاستی پارەکە ئەومان کرد بڵین خۆم بەشداریم کرد لە ئەوەی ئاوات ئەکادیمی بەڵام ڕاستی ئەمن ئەوە نەبووم یعنی نەمتوانی بڵێم بەردەوام بم هەر لەگەڵیشان بەردەوام بووم بەس لە ڕاهێنان و شتەکانە ڕاستی لەبەر ئەوەی ئیش و ئەوانە نەمتوانی ئەوەندە بەردەوام بم ئەگەنە ئەوەم بڕوان پێ هەبوو کە شتێکی ڕاستە و هەموو کەسیش توانای ئەوەی هەیە بڵێین گۆڕانکاری تێدا ئەنجام بدرێتن. تا چەند هەستە کردووە مامۆستاکانی باشترینیان پێشکەشی محەممەد کرد بێ؟ وڵی دەستخۆشتان لێ دەکەم مامۆستا یعنی هەموو ئەو شتانەی کە لەگەڵی بوونە ڕاستی یعنی زۆر دامەزرۆ بوو لەوەی کە ڕاهێنانەکان یعنی کاتی خاست بە تایبەتی کە ئۆنلاینەکان دەهات زۆر زۆر پێی خۆش یعنی هەر چاوەڕێی دەکرد یعنی بکتە سعات بڵێن سێونی و دەست پێ بکاتن لەگەڵتانە یعنی زۆر زۆر دامەزرۆ بوو لەوەی کە بڵێن بەردەوام بی لەگەڵتانە. تۆ وەکو خێزانی بەشدار بوو یەک لەوانەیە کاکە محەممەدی پێشتر بردبێت بۆ جێگای و شوێنی دیکە بۆ خول و دەورات لە هاوینەکانی پێشترە بەڕای تۆ جیاوازی ئاوات ئەکادمی بە بەراورد بۆ جێگا و شوێنانی کە پێشتر کاکە محەممەدت بۆ بردووە چییە؟ وڵی ئەم پارەکەش ڕاستی بردمەم خوڵێکی ئەمە لە قەزای خەباتدا دەنیشین ڕێژمان ئەوەندە خۆش نییە ینی بۆ هەولێر پارەکە دەچوین لە ئەو براکەم دەبردن تقریبان بڵێ نیو ساعت شوها لێرە دوورە لە خولێکی ماجیکما ڕاستی ئیسیفادەیان لێ کرد بەڵام یعنی وانە بووە بۆ ئەوەی کە ئەوەی ئێستا لێرپانە لە بڵین لە ئاوات ئەکادیمیە بەدەستی هێناوە ئەوەی کە فێر بوو یعنی لە هەموو بوارێکەوە ڕاستی لەڕێکەوە لێە بڵین بەردەوام بیتن لە بە تایبەتی ئەو پێشبڕکەی کە ئی ژمارەکانە یعنی ئەو هەموو ژمارە لەبەر بکرێتن ڕاستی بڵین تۆزێک زەحمەت بوو بەڵام ئەو گوتی ئەم دەتوانم ئەو جاخیرەکەشی گوتی سەد ژمارێک کە زیاد دەکەم گوت نە بەسە لە ئەوەکەیان کرد کە محەممەدیان بتوانێ و هەموو ژمارەیە بەو ماوەیە لە بەرکە تۆ وەکو باوکی تەسەور دەکرد؟ وڵای یەکەم جار گوتم لەوانێ پێی نەکرێتن کە یەکەم جار 400 دانرا بوو بەس ئەوە بوو بەبەستنەوەکان زۆر ئەوە بوو ئیسیفادەی لێ کرد گەکو چیرۆک لی دروست کرد ئەو جە لەگەڵی بووم گوتم وەکو چیرۆکوانە لۆ خۆ دروستیکە وەبی بۆت ئاسانتر بیتن الحەمدوللا توانی دواتریش 100 ژمارەکەی زیاد کردی بە 500. الحەمدولیلا یەکێ بوو لە براوەکان کە پلەی دووهەمی بەدەستێنا لە نێوان هەشت بەشدار بووە کەم ئاستێکی زۆر زۆر باش بوو بۆ بەشداربووەکانی ئێمە کە بتوان ئەو ڕێژە زۆری ژمارە لە بەرکە جێگای خۆشحاڵی بوو تەواان بۆ ئێمە. سەلامەت.
باوکی محەممەد وەکو وتان ئێوە پێشتر منداڵەکەت لەگەڵ براکەت بردووتن و نیو سعات ڕێگە دوور بوو و هەتا گەیشتونەتە ئەو جێگایە. ڕەت چییە لەسەر کۆرسی ئۆنلاین بە تایبەتی ئەوانی ئاوات ئەکادمی کە بۆ نمونە لە ماڵەکەی خۆتایە کار ئاسانیە چاوت لەسەر مناڵەکەتە ڕات چییە لەسەر کۆرسە ئۆنلاینەکانمان؟ وڵایە کۆرسەوە لایەکانتان ڕاستی زۆر زۆر یعنی بەڕاستی ئەوەی چاڵاکی مێشکۆوانە زۆر زۆر گرنگە، یعنی تەڵەبە بە هەر شێوەیەکی دەتوانی ئیسیفادە لێ بکاتن و هەروها کاتی گەڕانەوەشی بۆ دەمینێتەوە، یعنی یعنی بستە شوێنی تر و بگەڕێتەوە هەر لە ماڵەوە دەبیتن ئەگەر بڵێم ئایا کار ئاسانی بۆ تۆی باوک کردووە کە کاتت بۆ بگەڕێتەوە هەموو دڵنیاش بیلەوەی کێ دەرز بە مناڵەکەتەڵێ؟ بەڵێ بڵێ بە دڵنیاییەوە چونکە ڕاستی کاتی زۆر دەویست، یعنی یەک دانت ئەگەر بۆ نمونە من کە دەچوون بۆ هەولێر و دەهاتەوە هەفتەی بڵێن 4 ڕۆژ دەمبرد، ئەو 4 ڕۆژەم دەبرد 4 دانی لێ دەبردم، یعنی بەیانیەکان هیچ نەدەبا هیچ ئیشێک کارێک یعنی مەوعیدێکدا بنێم ئەو 4 ڕۆژەی دەبی لەگەڵ یانە بامە ئەوە ئەلحەمدولله هە لە ماڵەوە بوو بە خۆشمان ئاگامادەی دەبوو چاودێریشمان دەکرد کە